بەڵێ پێشوازی دەکەین لە قوتابیانی خۆشەویستی بەشی دروستکردنی ددان کە ڕەنگی پەمەی ڕەنگی ئاڵایەنە. بفەرمونون. بەڵێ قوتابیانی خۆشەویستی بەشی دروستکردنی ددان. بەڵێ پێشوازی دەکەین لە قوتابیانی خۆشەویستی بەشی زمانی ئینگلیزی کە ڕەنگی قاوەی ڕەنگی ئاڵایەنە. فەرموون قوتابیانی خۆشەویست. بەڵێ کۆتابەشی پەیمانگەی تەکنیکی گەشە کە بەشی ژمێریارەیە و ڕەنگی شین ڕەنگی ئاڵانە. با بفەرموون. فەرموون قوتابیانی خۆشەویستی بەشی ژمێریاری. بەڵێ کۆتابەشی پەیمانگای تەکنیکی گەشە بەشی ژمێریاری. بەڵێ ئامادەبوانی خۆشەویست بەرهەمی 2 ساڵی دەرچوونمان بە هەوڵ و ماندبوونی بەردەوامی مامۆستایان هاتۆتە کایەوە. پێکەوە پێشوازی لە مامۆستایانی بەڕێزی پەیمانگای تەکنیکی گەشە دەکەین. بفەرموون مامۆستایانی خۆشەویست.
بەڵێ پەیمانگای تەکنیکی گەشە 4 خولی دەرچوانی ئەنجام داوە. لە خولی یەکەم 134 قوتابی دەرچوون، لە خولی دووەم 210 قوتابی دەرچوون، لە خولی سێیەم 358 قوتابی دەرچوون و لە خولی چوارەم 418 قوتابی دەرچوون. سەرجەمی دەرچوان کە پەیمانگەی تەکنیکی گەشە پێشکەشی کردووە بە وڵات بۆ خزمەتکردن 1120 دەرچووی بەڕێزن کە لە سەرجەم بوارەکان خزمەت دەکەن. بەڵێ مامۆستایانی پەیمانگەی تەکنیکی گەشە بەخێر بێن. ئێستاش پێکەوە پێشوازی لە ئەنجومەنی پەیمانگەی تەکنیکی گەشە دەکەین کە پێک هاتوون لە بەڕێزان مامۆستا هیوا غەفور حەمەد سەرۆکی بەشی یاریدەدەری دەرمانسازی، مامۆستا هەڵمەت عوسمان ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری، بەڕێز مامۆستا عەتیف لەتیف محەممەد سەرۆکی بەشی ئینگلیزی، بەڕێز مامۆستا ڕەنج ئازاد عومەر سەرۆکی بەشی دروستکردنی ددان، بەڕێز مامۆستا ڕیام سەلاح حەسەن سەرۆکی بەشی ژمێریاری، مامۆستا حوسێن وەلی عەلی سەرۆکی سەنتەری زمان و ڕاهێنان، مامۆستا سەباح عەلی محەممەد بەڕێوەبەری تۆمار، دکتۆر موئمین یاسین محەممەد ئەمین بەڕێوەبەری ئەکادمی و دڵنیایی جۆری، بەڕێز دکتۆرە ئەڤین فەتاح حاجی مام ڕاگری پەیمانگای تەکنیکی گەشە، بەڕێز ئەندازیار شاخەوان تەڵعەت سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی گەشە. بفەرموون بەڕێزان. پەیمانگای تەکنیکی گەشە لە 5 بەش پێکاتوە: بەشی یاریدەدەری دەرمانسازی، بەشی پەرستاری و بەشی دروستکردنی ددان و بەشی ژمێریاری و بەشی ئینگلیزی. بەڵێ ئامادەبوانی خۆشەویست، دەستپێکی مەراسیمەکەمان پێکەوە خولەکێک دەوەستین بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگای ئازادی وڵات و ئەو ئازادیەی ئەمڕۆمان بەرهەمی خوێنی شەهیدانمانە. بفەرموون. زۆر سپاس. فەرموون. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆرە ئەڤین فەتاح حاجی مام ڕاگری پەیمانگای تەکنیکی گەشە دەکەین. بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری ڕاگرایەتی پەیمانگا. فەرموون دکتۆرە.
نایەتێرە لای من بەڵێ دکتۆر ئەڤین و مامۆستا شاخەوانشیان بەڵێ لە لای منێ بە ناوی خوای گەورە و میهرەبان. هیچی گەرمی میوانە بەڕێزەکان دەکەم بە خێرهاتنی بەڕێز مامۆستا ئیبراهیم بەڕێوەبەری خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێز هەڤاڵ کاک نێچیروان کەلاری سکرتێری گشتی و قوتابیانی کوردستان بە خێرهاتنی گشت بەڕێزەکان دەکەم میوانانی قەدرگران دکتۆر و مامۆستایانی بەڕێز دەرچوانی خۆشەویست خانەوادە بەڕێزەکان مایە شانازیە کە ئەمڕۆ بەیەکەوە مەراسیمی پێدانی بڕوانامەی بە دەرچوانی خولی سێیەم و چوارەمی پەیمانگەی تەکنیکی گەشە ئەنجام دەدەین. ئامادەبوانی بەڕێز بە ئامادەبوونی ئێوەی بەڕێز جوانیەک و خۆشیەکی تایبەتی بەخشیوە بۆم مەراسیمە قەشەنگە بە خێراتنەکی گەرمی ئێوەی خۆشەویست و هیوادارم کاتێکی خۆش لەگەڵمان ببەرنە سەر لەم مەراسیمە قەشەنگەدا. لێرەوە دەمەوێت پڕ بەدڵ پیرۆزبایی لە دەرچوانی خۆشەویست بکەین بە بۆنەی بەدەستهێنانی بڕوانامەی دیبلۆم لە پسپۆرە جیاوازیەکانی بواری یاریدەدەری دەرمانسازی پەرستاری دروستکردنی ددان ژمێریاری و ئینگلیزی و هەروەها سەرفراز و بەختەوەری کە ئەمڕۆ پەیمانگەی تەکنیکی گەشە ئەم بەرهەمە گرینگە لە دەرچوان بە ئاستێکی زانستی و پیشەیی بەرز لێهاتووی شارەزایی و کارامەیی نایەب ئامادە کردووە بۆ کارکردن لە ناوەندەکانی تەندروستی و پەروەردەوی و کارگێڕی و ژمێریاری بۆ خزمەتکردن بۆ پێشخستنی بواری تەندروستی و پەروەردە و کارگێڕی لە کوردستانی خۆشەویستدا. ئەمەش بێگومان دەستکەوتێکە و خەرمانێکی تری گرنگ و گرانبەهایە کە پەیمانگەی تەکنیکی گەشە پێشکەش بە کۆمەلگای کوردستانی دەکات. دەرچوانی خۆشەویست ئەمڕۆ قۆناغی تری گرنگ لە ژیانتان بەسەرکەوتووی تەواو کرد کە هەموو ڕوویەکی زانستی و کارامەیی و پیشەی و ئەکادیمی ئامادەن بۆ ئەوەی دەست بکەن بە قۆناغێکی تری گرنگتر لە ژیانی پیشەیتان. هەر لەم سۆنگەوە پڕ بەدڵ پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم هیوای سەرکەوتن و پێشکەوتن لەم ئەرکە پیرۆزەتان بۆ دەخوازم. بەڕێزان پەیمانگەکەمان وەکو پەیمانگەی تەکنیکی گەشە وەک یەکەمین پەیمانگەی تەکنیکی لە کوردستان و ناوچەکەدا کە کۆنترین بەشەکانی گروپی پزیشکی لەخۆ دەگرێت و هەردەم پێشەنگ بووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ پێشخستنی بەرنامە و خوێندن لە گشت بەشەکاندا و لە ڕێگای گۆڕین و پێشخستنی پرۆگرامی خوێندن و پەیڕەوکردنی شێوازی نوێی خوێندنی سەردەمیانە کە پابەندە بە ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بە هەماهەنگی بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. جێگەی ئاماژەیە کە پەیمانگەکەمان چەندین هەماهەنگی زانستی و ئەکادیمی و پیشەیی لەگەڵ چەندین زاکۆ پەیمانگە و نەخۆشخانە و
بانق و قوتابخانەی بەناوبانجی لێوکەڵی و نێودەوڵەتی ئەنجام داوە بۆ ڕاهێنان و ئەنجامدانی وانەی کردداری بۆ قوتابیانی خۆشەویست و هەروەها ئەنجامدانی سیمینار و سمپۆزیۆم و وەرکشۆپ و توێژینەوە و ئیڤێنتی زانستی ئازبەرز بۆ مامۆستایانی پەیمانگەکەمان. لێرەدا دووپاتی دەکەمەوە کە زۆر سەرفراز و بەختەوەرین کە ئەمڕۆ پۆلێکی تر لە دەرچوانی پڕ زانست و معریفەت پێشکەش بەم کۆمەڵگایە دەکەین. دووبارە پیرۆزیایەکی گەرم لە ئێوە و خانەوادەکەتان دەکەم. هیوادارم سەرکەوتوو بن و داهاتوێکی گەشت چاوەڕێتان بکە. سوپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە ئەڤین فەتاح حاجی مام ڕاگری پەیمانگای تەکنیکی گەشە. ئێستاش داوالە لە سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگای تەکنیکی گەشە بەڕێز ئەندازیار شاخەوان تەڵعەت دەکەین بفەرمێت بۆ بەشکردنی وتارەکەی. حەزەکەین یارمەتیمان بدەن و هێمنی هۆڵەکە بپارێزن تکایە. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئیبراهیم بەڕێوەبەری خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین بەڕێزیان با بفەرمێن بۆ پێشکردنی وتارەکەی. بەڕێزان ئامادە بووان ئەم کاتەتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم بە ناوی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت ئەمڕۆ بەشدارێک لەگەڵ ڕێوڕسم و ئاهەنگی دەرچوانی ساڵەکانی 2019 2020 2021 کە تیایدا لە هەردوو خولی دەرچووندا 776 کوڕ و کچی هەرێمەکەمان بڕوانامەی دیبلۆم وەردەگرن و دەخرێنە خزمەتی گەل و هەرێمەکەمان. بەڕێزان دەستەی ئەمینداران ڕاگر و سەرۆک بەش و مامۆستا و فەرمانبەران، بەڕێزان کەس و کار و بنە ماڵی دەرچوان، بەڕێزان قوتابیان و خوێندکارانی دەرچوو، لە دڵەوە پیرۆزباییتان لێ دەکەم. دڵنیام هەریەک لە ئێوە بە خەون و ئاواتی گەورە و خوێندنتان لەم پەیمانگایە دەست پێ کردووە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو خوێندنتان هەوڵتان داوە، ماندووبوون و شەون و خوێنی زۆرتان پێشکەش کرد بۆ ئەوەی لەم قۆناغی ژیانتان سەرکەوتوو بن. بەڵام دەبێت بەتواناوە ڕوبەڕووی ئەو تەحەدیاتە ببنەوە کە لە ئێستادا بازاڕی کار گۆڕانکاری خێرایی بەسەردا هاتووە و خۆتان لەسەر ئەو پرەنسیپ و بەهایانە ڕابینن کە پێویستە ئامادەی پێشبڕچێ بن بۆ دەستکەوتنی کار لە کەرتە جیاکانی گشتی و تایبەتی و خۆتان هەڵی کار بخۆڵقێنن. ئامادەبوانی خۆشەویست، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی خاوەنی تێڕوانین و کارنامەی ڕوونا بۆ هێڵا گشتیەکانی گەشە پێدانی کەرتی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان و خوێندنی تایبەت کە خۆی لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکان دەبینێتەوە. بۆ ئەمەش پێمان وایە و بەرهێنانی زیاتر لە سێکتەری خوێندنی باڵا شاڕەی بنیادنانی ئابوووریەکی گەشە کردووی کۆمەڵگایەکی ئارام و سیستەمێکی سیاسی و کۆمەڵایەتی سەقامگیرە لە هەرێمەکەمان. لە ماوەی کارکردنیدا وەزارەت هەنگاوی جدیناوە بۆ ڕیفۆرم و چاکسازی ڕاستەقینە لە بواری خوێندنی باڵا کار کراوە
بۆ ڕەخساندنی زیاتری دەرفەتی خوێندن بۆ گەنجانی وڵاتەکەمان و چەسپاندنی بنەماکانی دەرفەتی یەکسانی و دادپەروەری کۆمەڵایەتی. لەو چوارچێوەیەشدا کەمکردنەوەی کرێی خوێندنی پاراڵێل و ئێواران لە سەردەم زانکۆ و پەیمانگا حکوومیەکان لە هەموو قۆناغەکانی خوێندن و کەمکردنەوەی کرێی خوێندن لە سەردەم زانکۆ و پەیمانگە تایبەتەکان بە ڕێژەی جیاواز بۆ سەردەم بوار و قۆناغەکانی خوێندن. ئەو هەنگاوانن کە پشتیوانن لە خوێندکاران و قوتابیان و کەس و کاریان و ڕەخساندنی دەرفەتی خوێندنی زیاتر بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا. بەڕێزان، وەزارەتی خوێندنی باڵا بە گرنگیەوە لە زانکۆ پەیمانگە تایبەتەکان دەڕوانێت. چاوەڕوانیمان لێتانەوەیە بە ئاستێکی زانستی بەرز و بە پێی ستانداردی ئەکادیمی خزمەت گوزاریەکانتان پێشکەش بکەن و لەسەر نەخشەی ئەکادیمیای جیهان جێکەتان دیار و بەرچاو بێت و هەوڵی بەرقەراربوونی دادپەروەری و کۆمەڵایەتی و هەلی یەکسانی بۆ گشت فێرخوازان بڕەخسێنن. هەروەها پێویستە کار بکەن بۆ ئەوەی لە ڕووی پەرەپێدانی ژێرخان و توانامرۆیی و دەستەبەرکردنی پێداویستە زانستیەکان و سیستەمی خوێندن و ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن نمونەی سەرکەوتوو ناوازە پێشکەش بکەن. هەوڵ بدەن کەمپی شایستە بنیاد بنێن و هەوڵەکانتان چڕ بکەنەوە بۆ بەدەستهێنانی متمانەی نێودەوڵەتی و پرۆگرامەکانی خوێندن و متمانەی دامەزراوەیی بۆ زانکۆ و پەیمانگەکان. بۆ هەموو ئەمانەش وەزارەت و بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت هاوکار و هەماهەنگتان دەبێت بۆ پرۆژە و پرۆگرامە زانستیەکان و بەرزکردنەوەی کواڵەتی خوێندن. بۆ ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە گرنگەوە لە کارەکانتان دەڕوانین. لە کۆتاییدا وەک هەمیشە دووپاتی دەکەینەوە. پێویستە هەمووان ئەو ڕاستیەمان لە بەرچاو بێت کە پرۆسەی خوێندن دەبێت ڕنگدانەوەی پێداویستیەکانی بازاڕ و ئاراستە گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان بێت. دەبێت باشتر هەوڵ بدەین ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و ئاکامەکانی پرۆسەی خوێندن بە پێداویستەکانی بازار کار ببەسترێتەوە و باشتر دەرچوان ئامادە بکەین بۆ ئەوەی بتوانن لەسەر ئاستی ناوخۆی و نێودەوڵەتی چێبڕچێی بەدەستهێنانی هەڵی کار بکەن. بۆ ئەمەش پشتیوانی هەموو بیرۆکە و هەوڵێکین بەو ئاراستەی توانای دامەزراوە زانستی و ئەکادیمیەکان بەرز بکاتەوە و خواستەکانمان ڕنگدانەوەی بازاڕی کار بێت. جارێکی تر پیرۆزباییتان لێ دەکەم، هیوام سەرکەوتنتانە، دەستخۆشی لە ستافی پەیمانگای گەشە و مامۆستایان دەکەم کە لە پێگەیاندنی ئێوە ماندی بوون و کەم تەرخەمیان نەکردیە، هەر سەرکەوتوو بن، هەر شاد بن. بەڵێ، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم بەڕێوەبەری خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. ئێستاش داوا لە بەڕێز جێگر محەممەد بەرپرسی زانکۆ و پەیمانگە ناحکومیەکانی هەولێری یەکێتی قوتابیانی کوردستان دەکەین، بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. بەڵێ قوتابیانی خۆشەویست، هێمنی هۆڵەکە بپارێزن تکایە. بەناوی خودای بەخشندە و مێرەبان، میوانانی ئازیز، مامۆستا و دکتۆرە بەڕێزەکان، بەڕێز سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان، بەڕێز سەرۆکی دەستەی ئامێنداران و ڕاگری پەیمانگەی تەکنیکی تایبەتی گەشە، هەواڵی بەڕێزمان لە نووسینگەی زانکۆی سەلاحەدین مرۆڤایەتیەکان، قوتابیانی سەرڕەم، ئەم کاتتان باش و سڵاوی زانست و خەباتان لێبێت. لەسەر ئیزنی هەواڵی بەڕێزم نیشیروان حوسێن سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان دەرفەتمان پێ بدەن بە نوێنەراتی نووسینگەی زانکۆ و پەیمانگە ناحکومیەکانی هەولێری یەکێتی قوتابیانی کوردستان بە خێرهاتنێکی گەرمتان بکەین و سپاسی ئامادەبوونتان بکەین لە ئاهەنگی سێمین و چوارەمین خوڵی دەرچوانی پەیمانگەی تەکنیکی تایبەتی گەشە. بەڕێزان،
پەیمانگەی تەکنیکی تایبەتی گەشە لە مێژووی دامەزراندنی خۆیدا هەمیشە قوتابی بەرهەمداری بۆ کۆمەڵگەکەمان پێگەیاندووە. لێرەوە بەناوی خۆمان و بەناوی نووسینگەی زانکۆ پەیمانگانە حکومەکانی هەولێری یەکێتی قوتابیانی کوردستان گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی قوتابیانی دەرچوو دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. خۆشبەختانە لە دەستپێکی کابینەی نوامی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپرشتی ڕێزدار کاک مەسرۆر بارزانی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان ئومێدێکی گەورەیان پێ هەڵچنیوە. هەروەک ئاگادارن لە ماوەی مانگی ڕابردوو کۆمەڵێک دەرفەتی خوێندن لە کەرتی تایبەت بۆ قوتابیان ڕەخسێنرا کە ئەمەش جێگەی دڵخۆشێکی زۆر گەورە. ئێمە شۆکۆیەکیتی قوتابیانی کوردستان چۆن لە مێژووی پرسەروەری خۆیدا داخۆکی کاری سەرسەختی مافەڕەوەکانی قوتابیان بووە، بەڵێن بێت لە ئایندەش بە هەمان گڕۆتینی جارانەوە بەردەوام بین. لێرەوە و لە کۆتایی دەستخۆشیێکی گەرمی هەواڵانی لێژنەی ئامادەکاری ئەم مەراسیمە و بەڕێزان لە دەستەی ئەمینداران و ڕاگری پەیمانگەی تەکنیکی تایبەتی گەشە دەکەین. پیرۆز بێت بژی کورد، بژی کوردستان، ئێوە شەر بمێنن سەربەرز و سەرفراز. سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز جێگر محەممەد بەرپرسی زانکۆ و پەیمانگانە حکومەکانی هەولێری یەکێتی قوتابیانی کوردستان. قوتابیانی خۆشەویست، تکایە هۆی منی هێڵەکە بپارێزن، تکایە. بەڵێ قوتابیانی دەرچووی پەیمانگەی تەکنیکی گەشە لەم ڕۆژەدا پەیامێکی تایبەتیان هەیە بۆ مامۆستایان و خانەوەدەکانیان. داوا لە بەڕێز غێدان عومران ئاغا دەکەین بفەرمێت بە نوێنەراتی قوتابیانی دەرچوو بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. قوتابیانی خۆشەویست، هێمنی هۆڵەکە بپارێزن، تکایە. ئێستا بە ناوی خودای گەورە و میهرەبان، بەڕێزان، سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداران، بەڕێزان، ڕاگر و ئەنجومەنی پەیمانگەی تەکنیکی گەشە، بەڕێزان، مامۆستایانی سەربەرزی ئێمە، بەڕێزان، میوانانی قەدرگران، سڵاوی زانست و پەروەردە، بە ناوی دەرچوانی هەردوو خولی سێیەم و چوارەمی پەیمانگای تەکنیکی گەشەوە سڵاو و ڕێز پێشکەشی هەموو لایەک دەکەین و پیرۆزبایی لە خۆمان و هاوڕێیان و مامۆستایانی سەربەرزمان دەکەین کە پاش زەمەنێکی پڕ لە ئارەنگاری توانیمان بگەینە ئەو ڕۆژە کە ئاواتی لە مێژینەمانە. هەموو لایەک دەزانین لە ماوەی ڕابردوودا بەداخەوە هەرێمی کوردستان و جیهان بەگشتی ڕوبەڕووی پەتای کۆڕۆنا بوویەوە. ئێمەش دوایەوەی ژمارەیەک ئازیزمان لەدەستدا بەشێکی خوێندنەکەشمان بوویە ئاوێتە و ئەلکترۆنی. ئێمە دەزانین چ ڕۆژگارێکی سەختمان بەڕێ کردووە، بەڵام دڵسۆزی و ماندوونەناسی مامۆستایانی بەڕێز و دڵسۆزی و ماندوونەناسی مامۆستایانی بەڕێزمان و ستافی پەیمانگای تەکنیکی گەشە هەرگیز لەبیر ناکرێت. ئێمەش ئێستا زیاتر لە گرنگی و پڕبایەخی بڕوانامەکان تێدەگەین. جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان و خانەوادەمان و دایک و باوک و مامۆستایانمان دەکەین. زۆر سوپاس کە هەمیشە پشتیوانمانن، هاوکارمان و لە پشتمانن. دووبارە پیرۆز بێت بە نوێنەرایەتی دەرچوانی پەیمانگەی تەکنیکی گەشە.
زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ کاک غێدان عومران ئاغا. ئێستاش داوا لە قوتابی ئەحمەد هیمدا دەکەین، قوتابی لە بەشی ئینگلیزی پەیمانگای تەکنیکی گەشە، بفەرمێت بۆ پێشکردنی نمایشی دەف. کردنی هەنگیە تاو دەست خۆش بێ ئەوان دیکە دکتۆر ئیبراهیم بەرێ دکتۆر عومەر پەتی Oh. بەڵێ
قوتابی خۆشەویست ئەحمەد هیمداد بۆ ئەو نمایشە جوانە. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆرە ئەڤین فەتاح ڕاگری پەیمانگا دەکەی بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوێندی دەرچوان. داوا لە قوتابیاکن دەکەین هەستنەوە سەر پێکەوە سوێندنی دەرچوان بڵێنەوە. تکایە قوتابیانی خۆشەویست. قوتابیانی خۆشەویست، تکایە هێمنی هۆڵەکە بپارێزن. تکایە ئێستا سوێندی دەرچوان دەخوێندرێ. بەڵێ قوتابیانی خۆشەویست، لە دوای دکتۆرە ئەڤین دووبارەی بکەنەوە. هەرچیەک دەڵێتن لە دوای دکتۆرە ئەڤین دووبارەی بکەنەوە. قوتابیانی بەڕێز لاپەڕە 12 لە ڕێبەریەکەتان بکەنەوە. لاپەڕە 12 لاپەڕە 15 12 سوێن بەخوای گەورە. دەنگتان نای. بەرزتر. سوێن بەخوای گەورە. بە خاکی کوردستان. هەردەم دڵسۆزی گەل و نیشتیمانەکەم بم. ئەمەکدار بم بەرامبەر بەوانەی کە فێریان کردووم. ئەو زانستەی کە فێر بووم بۆ پاراستن و بەرەو پێشتنی گەل و نیشتیمانەکەم. بەکاری پێنم لە پێناو بەدیهێنانی ئامانجەکانی گەلی کوردستان. بەرامبەر بەخوا و بەگەلەکەم بەرپرسیارم لەوەی کە دەیڵێم. دەستان خۆش. زۆر سپاس. سپاس دکتۆرە جان. بەڵێ فەرمون قوتابیانی خۆشەویست. دیسانەوە داوا لە بەڕێز دکتۆرە ئەڤین دەکەین بفەرمەوێت بۆ بەخشینی داواکاری وەرگرتنی بڕوانامەی قوتابیان کە لەلایەن سەرۆک بەشەکانی پەیمانگانەوە. لە سەرەتادا بەڕێز دکتۆر هیوا غەفور حەمەد سەرۆکی بەشی یاریدەدەری دەرمانسازی داوا دەکرێت و قوتابیانی بەشی دەرمانسازی هەستنەوە سەر پێ. دەرمانسازی. İş dakika. No. İş dakika. Sí.
نەدەک بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگەی تەکنیکی گەشە ئەم قوتابیانەی لە بەرامبەرت ڕاوەستاون سەرجەمی پێداویستیەکانی وەرگرتنی بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراو لە دەرمانسازی بەجێهێناون لەسەر داواکاری ئەنجومەنی بەشی دەرمانسازی سەرجەم تایبەتمەندیەکانیان داوا لە بەڕێزتان دەکەم بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراویان لە پسپۆرەکانیان پێشکەش بکەن لەگەڵ سەرجەمی ئەو ماف و جیاوکانەی دەیانگرێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان بەپێی ئەو دەسەڵاتەی پێم دراوە لەلایەن ئەنجومەنی پەیمانگا ژمارە 7 لە ڕێکەوتی 26 حوتی 2021 و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی یاریدەدەری دەرمانسازی بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە زانستی یاریدەدەری دەرمانسازیان پێدەبەخشم لەگەڵ هەموو ئەو مافک و جیاوگانەی دەیانگرێتەوە سەرکەوتن هەر لە خواوەیە پیرۆزە بەڵێ زۆر سپاس قوتابیانی بەشی دەرمانسازی فەرموون دانیشن بەڵێ ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا هەڵمەت عوتمان ڕەشید سەرۆکی بەشی پەرستاری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە قوتابیانی بەشی پەرستاری هەستنەوە سەر بێ بەڵێ تکایە هێمنی هۆڵەکە بپارێزن تکایە بەناوی خوای گەورە و میهرەبان بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگەی تەکنیکی گەشە ئەم قوتابیانەی لە بەرامبەرت ڕاوەستاون سەرجەم پێداویستەکانی وەرگرتنی بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراو لە پەرستاری بەجێهێناوە لەسەر داوای ئەنجومەنی بەشی پەرستاری داوا لە بەڕێستان دەکەم باوەڕنامەی دیبلۆمی باوەڕپێکراویان لە پسپۆڕیەکانیان پێشکەش بکەن لەگەڵ سەرجەم ئەو ماف و جیاوکانەی دەیانگرێتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان بەپێی ئەو دەسەڵاتەی پێماندراوە لەلایەن ئەنجومەنی پەیمانگا ژمارە 7 لە ڕێکەوتی 26 حوتی 2021 و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی پەرستاری بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە زانستی پەرستاریان پێدەبەخشم لەگەڵ هەموو ئەو مافک و جیاوکانەی دەیانگرێتەوە سەرکەوتن هەر لە خواوەیە پیرۆزە بەڵێ زۆر سپاس قوتابیانی بەشی پەرستاری زۆر پیرۆزە بەڵێ ئێستاش بەڵێ ئێستا سپاس قوتابیانی بەشی پەرستاری فەرموون دانیشن ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ڕەنج ئازاد عومەر سەرۆکی بەشی دروستکردنی ددان دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بەخشینی بڕوانەمە قوتابیانی بەشی دروستکردنی ددان هەستنەوە سەر بێ تکایە هۆی منی هۆڵەکە پارێزن تکایە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگای تەکنیکی گەشە ئەم قوتابیانەی بەرامبەرت ڕاوەستاون سەرجەم پێداویستەکانی وەرگرتنی بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراو لە دروستکردنی ددان بەجێهێناون لەسەر داواکاری ئەنجومەنی بەشی دروستکردنی ددان سەرجەم تایبەتمەندیەکانیان
داوا لە بەڕێستان دەکەم باوەڕنامەی دیبلۆمی باوەڕپێکراو لە پسپۆڕەکانیان پێشکەش بکەن لەسەر جەم ئەو ماف و جیاویکانەی دەیان گرێتەوانێ. دۆسپاس. بەناوی خوای گەورە و میهرەبان بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لەلایەن ئەنجومەنی پەیمانگە ژمارە 7 لە ڕێکەوتی 26 حوتی 2021 و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی دروستکردنی ددان بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە زانستی دروستکردنی ددانیان پێدەبەخشم لەگەڵ هەموو ئەو ماف و جاوکانەی دەیانگرێتەوە. سەرکەوتن هەل لە خواوەیە پیرۆزە. بەڵێ قوتابیانی بەشی دروستکردنی ددان زۆر پیرۆزە. فەرموون دانیشن. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆرە ڕیام سەڵاح حەسەن سەرۆکی بەشی ژمێریاری دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە قوتابیانی بەشی ژمێریاری تکایە هەستنەوە سەر پێ. بەناوی خوا و گەورەوی مەهرەبان بەڕێز ڕاگەری پەیمانگەی تەکنیکی گەشە ئەم قوتابیان لە بەرامبەر تراوەستان سەرچەمەی پەیداویستەکان وەرگرتنی بڕوانەمەی دیبلۆمی تەکنیکی لە بەشی ژمێریاری بەجێهێناهەوە لەسەر داوکاری ئەنجۆمان بەشەکان بەشی ژمێریاری داو لە بەڕێستەکان دەکەم بڕوانەمای دیبلۆمی تەکنیکی لە ژمێریاری بێ ببەخشن لەگەڵ سەرچەمی ئەو مافی و جوانەی دەیانگرێتەوە. بەناوی خوای گەورە و میهرەمان بەپێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە لەلایەن ئەنجومەنی پەیمانگە ژمارە 7 لە ڕێکەوتی 26 حوتی 2021 و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ژمێریاری بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە زانستی ژمێریاریان پێدەبەخشم لەگەڵ هەموو ئەو ماف و جیاوکانەی دەیانگرێتەوە. سەرکەوتن هەل لە خواوەیە پیرۆزە. بەڵێ بەشی ژمێریاری زۆر پیرۆزە. فەرموون دانیشن. ئێستاش داوا لە مامۆستا عەتا لەتیف محەممەد سەرۆکی بەشی ئینگلیزی دەکەین بفەرمێت بۆ داواکردنی بەخشینی بڕوانامە قوتابیانی بەشی ئینگلیزی. فەرموون هەستنە سەر پێ. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگەی تەکنیکی گەشە بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز ڕاگری پەیمانگەی تەکنیکی گەشە ئەم قوتابیانەی لە بەرامبەر ڕاوەستاون سەرجەم پێداویستەکانی وەرگرتنی بڕوانامی دیبلۆمی باوەڕپێکراویان لە ئینگلیزی بەجێهێناوە لەسەر داواکاری ئەنجومەنی بەشی ئینگلیزی داوا لە بەڕێستان دەکەم بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکراویان لە پسپۆڕەکانیان پێشکەش بکەن لەگەڵ سەرجەم و مافانەی کە دەیانگرێتەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەپێی ئەو دەسەڵاتەی کە پێمان دراوە لەلایەن ئەنجومەنی پەیمانگە ژمارە 7 لە ڕێکەوتی 26 حوتی 2021 و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی بەشی ئینگلیزی بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە ئینگلیزیان پێدەبەخشم لەگەڵ هەموو ئەو ماف و جیاوکانەی دەگرێتەوە. سەرکەوتن هەل لە خواوەیە پیرۆزە. ئینگلیزی زۆر پیرۆزە. پیرۆزبایی لە گشت قوتابیانی پەیمانگای تەکنیکیشی بە هەر 5 بەشەوە دەکەین. بەڵێ پەیمانگای تەکنیکی گەشە ڕێز لە خزمەت و هەوڵە بەردەوامەکانی خوالێ خۆشبوو پرۆفیسۆر دکتۆر شێروان بابان دەگرێت کە یەکێک بوو لەو ئازیزانەی بەهۆی توشبوون بە پەتای کۆڤید-19ەوە بەجێهێشتین. ڕۆحی شاد بێت. داوا لە بەڕێز ئەندازیار شاخەوان تەڵعات سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگای تەکنیکی گەشە دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی ڕێزلێنانی تایبەت بە خانەوادەی خوالێ خۆشبوو داوا لە بەڕێز کوڕی خوالێ خۆشبوو دکتۆر میر بابان دەکەین بە نوێنەرایەتی بنەماڵەی کۆچکوت کردو بفەرمێت بۆ وەرگرتنی ڕێزلێنانی تایبەت.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک ژاخەوان ڕۆحی شاد بێت پرۆفسۆر دکتۆر شێروان دامەزراوەی گەشە بۆ پەروەردە و خوێندن خەڵاتی تایبەتی هەیە بۆ پەیمانگای تەکنیکی گەشە لە پای ئەو سەرکەوتنانەی لە پێگەیاندنی ئەم دەرچووە بەڕێزانە بەدەستیان هێناوە داوا لە بەڕێز پشتیوان تەڵات سەرۆکی گروپی کۆمپانیاکانی گەشە دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی ڕێزلێنان و سەرکەوتن بە پەیمانگای تەکنیکی گەشە و داوا لە بەڕێز دکتۆرە ئەڤین فەتاح حاجی مام ڕاگری پەیمانگا دەکەین بفەرموێت بۆ وەرگرتنی خەڵاتەکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز پشتیوان تەڵات سەرۆکی کۆمپانیاکانی گەشە. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر ئیبراهیم بەڕێوەبەری خوێندنی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی پلەی یەکەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2019-2020. پلەی یەکەم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی تابان سلێمان ڕەشید عوسمان. پلەی یەکەم لە بەشی پەرستاری بۆ قوتابی ڕاهێن میرزا محەممەد ئیبراهیم. پلەی یەکەم لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی هاژە هوشیار کەریم سمایل. هاژە هوشیار کەریم سمایل لە بەشی ئینگلیزی. هاژە. پلەی یەکەم لە بەشی دروستکردنی ددان بۆ قوتابی ئاریان سابر حوسێن بندر. ئاریان سابر. ئاریان سابر ئەگەر جێت لێمانە فەرموو. پلەی یەکەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی ساڵی کەریم یوسف گوگا. بەشی ژمێریاری ساڵی کەریم. نییە؟ بەڵێ بەشی ژمێریاری ساڵی کەریم. تەواو. زۆر سپاس مەمنون. فەرموو. بەڵێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیبراهیم. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا هەینی قادر بەڕێوەبەری گشتی سەرپەرشتیاری پەروەردەی دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی پلەی دووەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2019-2020. پلەی دووەم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی ئاری محەممەد کاکۆ محەممەد ئەمین. بەشی یاریدەدەری دەرمانسازی ئاری محەممەد کاکۆ محەممەد ئەمین. پلەی دووەم لە بەشی پەرستاری قوتابی هاوژین خوادا مەجید ئەحمەد. بەشی پەرستاری هاوژین خوادا. پلەی دووەم لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی ڕێناس واحد محەممەد سادق. بەشی ئینگلیزی ڕێناس واحد محەممەد سادق. بەڵێ بەشی دروستکردنی ددان ئەڤین خالد حەمە مەولود. بەڵێ ڕێناس واحد محەممەد سادق.
ئاری ئاری بەڵێ پلەی دوام لە بەشی دروستکردنی ددان ئەڤین خالد حەمە مەولود بەشی ژمێر یاری دڵخواز عەبدوسەلام محەممەد کەریم بەڵێ بەشی ژمێر یاری دڵخواز عەبدوسەلام محەممەد کەریم بەڵێ زۆر سپاس مامۆستا هاینی ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر عومەر پەتی نووسەر و مامۆستای زانکۆ دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی پلەی سێم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2019-2020 پلەی سێم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی شۆخان بەختیار ئەولا محەممەد ئەمین شۆخان بەختیار لە بەشی پەرستاری بۆ قوتابی خەمار سابر قادر فەیضوڵڵا پلەی سێم لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی زەهرا ڕەئوف عومەر قادر پلەی سێم لە بەشی دروستکردنی ددان بۆ قوتابی زەهرا یەحیا عەبدولواحد عەساف پلەی سێم لە بەشی ژمێر یاری بۆ قوتابی ئیسرا سەدیق ساڵح محەممەد ئەمین ئیسرا سەدیق ساڵح محەممەد ئەمین زوبینەنە نه آخر بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر عومەر پەتی نووسەر و مامۆستای زانکۆ ئێستاش داوا لە بەڕێز پشتیوان تەڵعەت خاوەنی گروپی کۆمپانیاکانی گەشە دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی پلەی یەکەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2020-2021 پلەی یەکەم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی میدیا عوسمان محەممەد مستەفا پلەی یەکەم لە بەشی پەرستاری بۆ قوتابی ئەزهار ئیسماعیل یاسین ئەمین پلەی یەکەم لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی ئەڤین شوان ئیدریس محەممەد
پلەی یەکەم لە بەشی دروستکردنی ددان بۆ قوتابی ئاری ئازاد حەسەن ئەحمەد. پلەی یەکەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی تریفە تەها خضر ساڵح. ئەو قوتابیانەی وجودیانە هاوڕێکانیان دەتوانن بێن خەڵاتەکەی وەرگرن. دەکەمەوە بەشی یاریدەدەری دەرمانسازی میدیا عوسمان، بەشی پەرستاری ئەزهار ئیسماعیل، بەشی ئینگلیزی ئەڤین شوان، بەشی دروستکردنی ددان ئاری ئازاد، بەشی ژمێریاری تریفە تەها. بەڵێ زۆر سوپاس بۆ پیشتیوان تەڵعات خاوەنی کۆمپانیاکانی گروپی گەشە. ئێستاش داوا لە بەڕێز نێتیروان کەلاری سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان دەکەین بۆ پێشکردنی خەڵاتی پلەی دووەم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2020-2021. پلەی دووەم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی محەممەد یونس عومەر ساڵح. پلەی دووەم لە بەشی پەرستاری بۆ قوتابی هێلێن فواد حەسەن محەممەد. هێلێن فواد حەسەن محەممەد. لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی کەنار سەدرەدین مستەفا شەریف. کەنار سەدرەدین مستەفا شەریف. پلەی دووەم لە بەشی دروستکردنی ددان بۆ قوتابی ڕامیار جەوهەر یوسف خضر. ڕامیار جەوهەر یوسف خضر. پلەی دووەم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی ساکینە ئیبراهیم عەبدوڵڵا عەزیز. ساکینە ئیبراهیم عەبدوڵڵا عەزیز. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز نێچیروان کەلاری سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان. ئێستاش داوا لە بەڕێز سیروان گەردی سەرۆکی ڕێکخراوی سەرپەرشتیکردنی کۆڕی هەماهەنگیەکان. بەڕێز داوا لە بەڕێزیان دەکەین بفەرمێت بۆ پێشکردنی خەڵاتی پلەی سێم لەسەر ئاستی بەشەکانی پەیمانگا بۆ ساڵی خوێندنی 2020-2021. پلەی سێم لە بەشی یاریدەدەری دەرمانسازی بۆ قوتابی کەلثوم نووری سادق ساڵح. پلەی سێم لە بەشی پەرستاری بۆ قوتابی سارا خالد سعدون معروف. سارا خالد. لە بەشی ئینگلیزی بۆ قوتابی سەلوا خضر حەسەن ڕەدا. بەشی ئینگلیزی سەلوا خضر. لە بەشی دروستکردنی ددان بۆ قوتابی سافی شەهاب شەمسەدین محەممەد. سافی شەهاب شەمسەدین محەممەد. پلەی سێم لە بەشی ژمێریاری بۆ قوتابی ئیبراهیم ڕیاض عەبدولقادر محیەدین. بەڵێ لە بەشی یاریدەدەری دەرمانسازی کەلثوم نووری، بەشی پەرستاری سارا خالد، بەشی ئینگلیزی سەلوا خضر، بەشی دروستکردنی ددان سافی شەهاب، بەشی ژمێریاری ئیبراهیم ڕیاض.
زۆر سپاس بۆ بەڕێز سیروان گەردی. مایە بەڵێ زۆر سپاس دکتۆرە. عەفو یەک تەڵەبەی تکەما. بەڵێ زەینەب ئەیوب. بەڵێ پەیمانگای تەکنیکی گەشەی تایبەت سوپاس و پێزانینی خۆی ئاڕاستەم سەرجەم ئەو لایەن و دام و دەستگا حکومی و ناحکومیانە دەکات کە لە ماوەی پێگەیاندنی ئەم دەرچوانێ هاوکارمان بوون. هیوادارین بەردەوام بن هەمیشە بمێنن بۆ پێشخستنی ڕەوتی زانست و زانیاری. پیرۆزە لە هەمووان. زۆر بەخێر بێن.